هێزەکانی ئۆپراسیۆنی ئاسایشی سلێمانی سەر بە دەستگای ئاسایشی هەرێم لە دەروازە سنووریەکان جێگیر دەکرێت. وەزارەتی دەرەوەی عێراق بە فەرمی بانگهێشتنامەی پێشکەشی تورکیا کرد بۆ ئەوەی سەرۆکۆماریە وڵاتە سەردانی عێراق بکات. یەکەم هەوڵی ناسا بۆ هەڵگرتنی پارچەیەک لە بەردی سەرهەساری مەریخ شکستی هێنا. سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش، گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. لە ڕووداوێکی وەرزشی چاوەڕوان نەکراودا لیۆنێل میسی ئەستێرە یەکەمی یانەی بەرشەلۆنەی ئیسپانی بە فەرمی ماڵەوەی لە یانەکەی کرد و ڕایگەیاند هەرچەندە نەیدەویست یانەکەی بەجێ بهێڵێت، بەڵام ئێستا کاتی ماڵاواییکردنە و لەگەڵ هاوسەر و منداڵەکانم کەتەلۆنیا جێدەهێڵم. لیۆنێل میسی باسی لەوەش کرد زۆر قورس بۆ باز لە ڕۆیشتن لە بەرشەلۆنە بکات، بەڵام بەڵێنی بە هاوسەر و منداڵ و هاوڕێ و دۆستەکانی داوە ڕۆژێک دێت کە بگەڕێتەوە ئیسپانیا و کەتەلۆنیا. ئاماژەی بە ئەوش کرد تاوەکو ئێستا لەگەڵ هیچ یانەیەک ڕێک نەکەوتووە، بەڵام نەی شاردەوە لەگەڵ پاریسان جێرمان گفتوگۆیان کردووە، بەڵام هێشتا نەگەیشتونە تا ڕێککەوتن. ماوەی 20 ساڵە لیۆنێل میسی ئەرجەنتینی یاریزانی یانەی بەرشەلۆنەی ئیسپانیا و لەو ماوەیەدا ئەستێرەی یەکەمی یانەکەی بووە و توانیوێتی چەندی نازناوی تاکە کەسی و بە کۆمەڵ بەدەست بهێنێت. بڕیارە هێزەکانی ئۆپراسیۆنی ئاسایشی سلێمانی سەر بە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان لە دەروازەکانی باشماخ و پەروێزخان و چەندین خاڵی دیکەی گومرگی جێگیر بکرێن. بە فەرمانی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سبەینێ دووشەممە هێزەکانی ئۆپراسیۆنی ئاسایشی سلێمانی سەر بە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان لە دەروازەکانی باشماخ و پەروێزخان و چەندین خاڵی دیکەی گومرگی جێگیر دەکرێن. نووسینگەی قوبات تاڵەبانی بڵاوی کردوێتەوە جێگیرکردنی ئەو هێزا بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی قاچاقچێتی و یاساشکێنان و ئەوانەیەکە لە دەرەوەی ڕێنمایی و بڕیارەکانی حکوومەت کار دەکەن. حکوومەتی هەرێمی کوردستان ساڵی ڕابردوو بڕیاری پێکێنانی هێزی هاوبەشیدا بۆ ڕێگری لە قاچاقچێتی لە دەروازە سنووریەکان، بەڵام تاوەکو ئێستا بڕیارەکە نەکەوتووەتە بواری جێبەجێکردنەوە. وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاند هەفتەی داهاتوو زیاتر لە 3 ملیۆن ژەمە ڤاکسینی کۆرۆنا دەگاتە عێراق. فیراس موسەوی بەڕێوەبەری بەرنامەی نیشتیمانی کوتان و ڤاکسینەکان لە وەزارەتی تەندروستی عێراق بە کەناڵی هەواڵی عێراقی ڕاگەیاندووە کە عێراق لە وڵاتە پێشەنگەکانە لە دەستەبەرکردنی ئەو ڤاکسینانەی لەسەر ئاستی نێودەوڵەتی متمانەیان پێدراوە. بەوتەی بەرپرسەکەی وەزارەتی تەندروستی تاوەکو ئێستا زیاتر لە 4 ملیۆن ژەمە ڤاکسینی کۆرۆنا گەیشتوەتە عێراق. جەختیشی کردوێتەوە کە هەفتەی داهاتوو زیاتر لە 3 ملیۆن ژەمە ڤاکسینی دیکە دەگاتە وڵاتە. عێراق بۆ کوتانی هاوڵاتیانی پشت بە هاوردەکردنی 3 جۆر ڤاکسین دەبەسێت کە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە مۆڵەتیان پێدراوە، کە ئەوانیش بریتن لە ڤاکسینەکانی ڤایزەری ئەمریکی و ئەسترازینکای بەریتانی سویدی و ڤاکسینی سینۆفارمی چینی. وەزارەتی دەرەوەی عێراق بە فەرمی بانگهێشتنامەی پێشکەشی تورکیا کرد بۆ ئەوەی سەرۆکۆماری ئەو وڵاتە سەردانی عێراق بکات. فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق بە فەرمی بانگهێشتنامەی ئاراستەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا کرد بۆ بەشداریکردنی لە کۆبوونەوەی لووتکەی وڵاتانی ناوچەکە و هەرێمی لە عێراق. بڕیارە لە ماوەیەکی نزیکدا کۆبوونەوەی لووتکەی وڵاتانی ناوچەکە و هەرێمی لە عێراق ئەنجام بدرێت. بۆ ئەو مەبەستەش مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بە فەرمی بانگهێشتی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیای بۆ بەغدا کرد. بڕیارە لە کۆبوونەوەی لووتکەدا هەریەک لە قەتەر و ئیمارات و ژمارەیەک وڵاتی دیکەی ناوچەکە بەشداری بکەن و پرسە سیاسی و ئابووری و سەربازیەکانی نێوان عێراق و وڵاتانە تاوتوێ بکرێت. ئاژانسی بۆشاییگەری ئەمریکی ناسرا و بە ناسا ڕایگەیاندووە گالیسکەی پێرسیفێرەنسی سەر بە ئاژانسەکە لە یەکەم هەوڵیدا بۆ هەڵگرتنی پارچەیەک لە بەردی سەرهەساری مەریخ شکستی هێناوە. ڕۆژی هەینی ناسا چەند وێنەیەکی بڵاو کردەوە کە تێیدا دەردەکەوێت لە پاڵسێبەری گالیسکەکە کونێکی بچوو گەڵکەنراوە کە ئەو کات زۆر بۆکن بەڕێوەبەری زانستەکانی ناسا لە ڕێگای هەژماری تایبەتی خۆی لە تویتەر وتی کە دەستیان کردووە بە کۆکردنەوەی نمونونەکان، بەڵام بەپێی ئەو داتایانەی ڕەوانەی زەوی کراونەتەوە دەردەکەوێت کە گالیسکەکە لە یەکەم هەوڵیدا نەیتوانیوە هیچ نمونەیەک لە بەردی سەرمەریخ هەڵبگرێتەوە. زۆر بۆکن لە بەیاننامەیەکدا وتوێتی ئەوە ئەو ئەنجامە نەبوو کە دەیانویست، بەڵام بەردەوام لە کاتی دەستکردن بە پرۆژەی دۆزینەوەیەکی بێپێشینە ئاستەنگ ڕوودەدات. هەروەک وتوێتی دڵنیام کە تیمی گونجاومان بۆ ئەرکە هەیە و دەتوانن لە داهاتوودا گرفتەکە چارەسەر بکەن. ناسا دەشڵێت بەگشتی پرۆسەی کۆکردنەوەی نمونەیەک بە قەبارەی قاڵبەتە باشیرێک و دانانی لە ناو تیوبێکی داخراودا نزیکە 11 ڕۆژی دەوێت. ئامانج لەو پرۆسەیە کە ماوەی ساڵ و نیوێکە دەستی پێکردووە گەڕانە بە دوای نیشانەکانی ژیانی دێرین لەسەر هەسارەکە وەک شوێنەواری ژیانی میکرۆبی بەبەردبوو لە ناو بەردەکاندا. هەروەک بۆ تێگەیشتن لە جیۆلۆجیای مەریخ بە شێوەیەکی باشتر ناسا پلانی هەیە لە سیەکانی ئەم سەدەیەدا نمونونەکان بگەڕێنێتەوە بۆ سەرزەوی و بە ئامێری زۆر پێشکەوتوتر لەوەی ئێستا لە بەردەستی ئاژانسە ئەمریکەکەدایە پشکنینیان بۆ بکات. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ بێت.